27 سال کە دوو تەکۆشین ڕەوشەمبیری و جوواکی دناوا کوردستانی و جیهانێدا بنگهێ لالش لەژێر دروشمێ لالشکان یەکزەلا لا دهورتە درۆبارێ ڕەوشەمبیریە کوردیدا بنگهێ خوال دوازێ 5 سال 1993 پێخوادانە و کەتە دەقادا ڕەوشەمبیریە کوردیدا هەندێک ئەرمانجێت سەرەکی مەل پێشا خۆداناینە یەک شوانەوەکو ئەم ئاسانکاریە بۆ هەموو نویسینگەهێتمە درستی ئەن نویسەرێتمە ئەم بوان پەیداکەن و محاولەش دیسامەکردیەک و ئەم قەول بیت و قەسیدێت ئێزدیا کۆمکەن و ئەم جواکی خۆشی بگۆڕن هێشارێکی بۆ جواکی چێکن ڕێکە هەزرێت لێبۆرینێت ڕێکە هەزرێت پێشکەفتنە جواکی و دا ئەمشوان تەنگیا یا جواکی یاکەون دەرکەون. دەمەکی هەستیار و نازکدە و ڕەوشە ئێزدیان و تەواهیە دەڤەرێ بە نازەکی دمەشیا لێکەروانی ڕەوشەمبیریە ئێزدیان گیاڤک دیرۆکی پێش دەچوو بنگهێکی تیر و تەسەل چێ ڕەوشەمبیران لە هەف کۆم کردن. بنگه هلالش نها پتری 7600 اندام بخواد گرتن کو هموجیش باورنامه شش آماده یان کو بکالوریا و سرا کو دویا اندامات یاوی بنگه بید اف مرجل نکابد یعنی شهاده هابتن زیدباری هنده کو چل تاوی نویسنگر ما سرتاسری دورین از دیا و دروی کردستان جی هنا اف بنگه ها وکو قطاب خانه که لها راستی جیبو بگهاندنا گنجی از دیا. دتاید بنگه هلالش هینا الشنگال و سنونه ای شنگال 2004 هات دامزراندن و سنونه 2005 هات دامزراندن. هر تایکیشی هشت نویسنگه هب سروینا یعنی ام بیشن دتاین و شانزه نویسنگه هت بنگه لالش الشنگالنا هرش وقت دامزراندنا و حتی 2014 بردوام کاری خود کرد و من لیف خلقی خواب بون همو گودانا و هر کاری کی پیدوی. بنگهێ لالش سنوور و جغرافیا خوا بەرفرەتر لێ کرد وڵات بڕێکەت جبوو لە هەر دەرێ ڕەوشەمبیر و کەلتوری ئێزدیان هەبا کۆم بکەت و پێشە جیهانێ بدات. چل تا و نویسینگە لە هەرجێکی ئێزدی لێنشین بنگهێ لالش دەکەتە ناوا قادا خزمەتە ئێزدیاندا و لە فەرمانە 2014 بنگهێ لالش باندۆرێک مەزن دیت دەدیکیۆمەندکردنا وێ فەرمانێدا. مارشنگالی کوردستان 24 دهۆک.